دەنگۆی مردنی یەکێک لە سەرکردەکانی ڕژێمی بەعسی عێراقی لە هەولێر دەرگای بەڕووی پرسی هەبوونی بەعسیەکان و داواکراوانی یاسا لە هەولێر کردەوە. دوای بڵاوبوونەوەی هەواڵی مردنی عەزەت دووری کەسی دووەمی ڕژێمی بەعس بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن و بە تایبەت ڕۆژنامەی خلیجی بەحرێنی دەنگۆی مردنی دووریان لە یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێر بڵاو کردەوە. ناوەڕاستی مانجی تشرینی دووەمی ئەم ساڵیش دەنگۆی مردنی عەبدوسەمەد غەریری سەرکردەی پێشووی حزبی بەعز لە هەولێر بڵاو کرایەوە. چاودێران ئاماژە بۆ دەکەن غەریری باڵێکی گەورەی حزبی بەعسی بەڕێوە بردووە. بە عیزەت دووری دووەم ناسراوە و لا گەڕەکی بەختیاری شاری هەولێر مردووە. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە زۆرجار بە ئاشکرا و بەنهێنی پایتەختی هەرێمی کوردستان بۆتە پەناگەی حەشاردانی بەرپرسانی پێشووی حزبی بەعس و داواکراوانی یاسا لە عێراق. ڕۆژنامەنووس مەچی ئامێدی ماوەیەک پێش ئێستا لە پرۆگرامێکی ڕاستەوخۆدا چەندین بەڵگەی لەسەر هەبوونی دەیان کەس لە ئامۆزا و خزمەکانی سەددام حوسێن و سەرکردەکانی حزبی بەعس لە هەولێر بڵاو کردەوە. لە ناویشیاندا کوڕ و سکرتێری عەلی حەسەن مەجید ناسراو بە عەلی چیمیایی کە لە هەولێر دەژین. بەپێی بەڵگەکانی ئەو ڕۆژنامەنووسە حەجی شەبیب سلێمان مەجید و غالب حەبیب مەجید کە کوڕەکانی ئامۆزای سەددام حوسێن لەگەڵ دەماڵی دیکە لە گوندی ئینگلیزی دەژین کە یەکێکە لە پرۆژە نیشتەجێبوونە گرانباهاکانی هەولێر و دەکەوێتە سەر ڕێگەی مووسڵ. هەروەها حەسەن عەلی حەسەن مەجید کوڕی عەلی حەسەن مەجید و ئەبوو دەرە سکرتێری پێشووی عەلی حەسەن مەجید لە پرۆژەکانی گوندی ئینگلیزی و گوندی ئەمریکی دەژین. ئاوکات چوار کوڕی عەبد حەسەن مەجید کە دەکاتە ئامۆزای سەددام حوسێن ئێستا لە گوندی ئەمریکی لە هەولێر دەژین و لەلایەن پەدەکەوە پاسەوانیان بۆ دابین کراوە. بەپێی بەڵگەکانی مەچی ئامێدی بەرپرسانی پەدەکە لە ڕێگەی چەند کۆنە مستەشارێکەوە لەگەڵ ئەو بەعسیانە کاری بازرگانی دەکەن. داڵدەدانی داواکراوان و تاوانباران لە هەولێر. چەندین جاری دیکە داڵدەدانی داواکراوانی یاسا و تاوانباران و کۆنە بەعسیەکان لە هەولێر دووبارە بۆتەوە. یەکێک لەوانەش قاسم ئاغای کۆیە بوو کە یەکێکە لە گەورە سەرۆک جاشەکان و کەسایەتی نزیک لە سەددام حوسێن و 42 سکاڵای لەسەر تۆمار کراوە. ساڵی 2010 قاسم ئاغا گەڕایەوە بۆ هەرێمی کوردستان و لە گوندی مەلا ئۆمەر لە نزیک هاوینە هەواری پیرمام نیشتەجێ بوو. لەلایەن پەدەکەوە پاسەوان و دیوەخانانەی بۆ دابین کراوە و لە ئێستادا لە دەوروبەری دوهۆک نیشتەجێ کراوە. ساڵی 2012 حکوومەتی عێراق بە تۆمەتی هاوکاریکردنی تیرۆر فەرمانی دەستگیرکردنی بۆ تارق هاشمی جێگری سەرۆک کۆماری پێشووتری عێراق دەرکرد. دواتر هاشمی ڕووی لە هەولێر کرد و لە بێوە خۆی گەیاندە تورکیا و هەڵهات. ساڵی 2016ش ئەسیل نوجێفی پارێزگاری پێشووی مووسڵ دوای ئەوەی بە تۆمەتی گەندەڵی و هاوکاریکردنی داعش بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرچوو لە هەولێر خۆی حەشاردا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی هەولێر بۆتە پەناگا بۆ ئەوانەی بە خوێنی کورتین بوون و گەلی کورد دەیان ساڵ قوربانیدا بۆ ڕزگاربوون لە ژێر ڕکێفیان کەچی ئەمڕۆ لە پایتەختی هەرێمی کوردستان داڵدەدراون و ژیانی شاهانە بۆ خۆیان و نەوەکانیان دابین کراوە.